لە هەرێمی کوردستان حزب دەستی خستۆتە سەرجەم کایەکانی ژیانەوە و قۆڕخکاری لە هەموو سێکتەرەکاندا کردووە. هەر بە نمونە لە کەرتی بازرگانی و ئابووری کۆمپانیەکان پەلیان هاویشتووە و زۆربەی هەرە زۆری کۆمپانیەکان لە بواری ئابووری کوشتتوکاڵی و بەرهێنان دەستی حیزبیان لە پشتە. ئەمڕۆ حیزب لە هەرێمی کوردستانە ڕۆڵێکی سەرەکی هەیە لەسەر و حکوومەت و کەرتی تایبەتیشەوە خۆی قەرارەیە و لە ڕاستیشە مۆنۆپۆلی هەموو کەرتێکی بازرگانی کردووە لە هەرێمی کوردستانە. ئەبینین بۆ نمونە کۆمپانیا عیبلاغەکانی هەرێمی کوردستان کۆمپانیای حیزبین و هەموو با بڵێن کۆنتڕۆڵ و مۆنۆپۆلی هەموو بوارە بازرگانیەکانیان کردووە لە هەرێمی کوردستان. گرنگترینیان کەرتی نەوت کۆمپانیای حیزبی بەڕێوەیە بە کەرتەکانی ترکە کەرتی گرنگن لە هەرێمی کوردستانە کەرتی پیشەسازیە کەرتی بەڵێن گەشت و گوزاریە کەرتی سامانی ئاژەڵە یعنی هەموو کەرتەکانی تر لە بواری بزنس و بازرگانیە کۆمپانیای حیزبی بەڕێوەیە بە جیاوازە وڵاتانی دیکە کە زۆرترین وەبەرهێنانەکان حکومەت دەیکات و ئامانجلەی بەرەو پێشبردننی وڵات و گەشەکردنی ئابووری وڵاتە. بەڵام ئەوەی لە هەرێم لە ڕووی بازرگانیەوە دەبیندرێت چاوچنۆکی کۆمپانیا حیزبەکانە بۆ گیرفانپڕکردن و دەست بە سەراگرتنی سەرمایی وڵات. ئەوەش بەلای نووسەر و ڕووناکبیرانەوە خراپترین مۆدەلی حکومڕانیە کە لە هیچ وڵاتێکی دیکە پەیڕەو ناکرێت. لە وڵاتی ئێمەیە سیستمێکی نییە کە بازرگانی کردنی پێوتێ سیستمێک هەیە بە سیستماتیک ئیشی بۆ ئەکا ئەویش لە ڕێگەی ئەو ڕێگە و ئیشی پێکە ئێمە دەسەڵاتی حکومەتمانە دەسەڵاتێکی فیوداڵمان هەیە بازرگانیەکانی هەمووی قۆرخ کردووە بۆ خۆی مۆنۆپۆلی بازرگانی کردووە. هاوینە هەوارت نییە ئەتەوێ بچی گەشێ بکەی سەیرەکەی دەستی کردووە بەسەر هەموو گەشتەکانە ئەتەوێ بچی ئیشێک پرۆژەیە دابنی ئەو لەولاوەیە کە سەری قۆرخە دەکە لەم بازرگانیە ئەڵێ من مشتەرەکەم پشکم ئەوێ کەواتە ئەمان ئەیانەوێ لە ڕێی حیزب و سیاسەتی خۆیانەوە بازرگانەکان قۆرخکان نایەنێت تاوی کۆمەڵگای کوردی بگەشێتەوە لە عێراقەکەین هەم عێراق سەرچاوەکەی لە دوای ڕخانی ڕژێمەوە بە دزی دەستی پێکرد هەم لە وڵاتی خۆمانە بە دزی کۆتایی پێێت و هەر بە دزیشەم قاوارێ کۆتایی پێێت و شکستیشێن و فەشەلیشێنن بۆچی چونکە لە بازرگانی کردنا بەس بۆ خۆیانوێنەوەی خۆیانە نایەنێت تاوی کۆمەڵگەی کوردی گەشەی پێ بکات. تا ئێستا ساغ نەبووتەوە هەرێمی کوردستان پەیڕەوی سیستەمی ئابووری سۆسیالیستی یاخود سیستەمی سەرمایەداری دەکات. بەڵام زۆرینەی شارەزان کۆکن لەسەر ئەوەی سیستەمی ئابووری سەرمایەداری پەیڕەو دەکرێت. زیانەکانی ئەم سیستەمەش ئەوەیە کە هیچ شتێک لەبەر چاو ناگیرێت جگە لە دەوڵەمەندبوون و سەرمایەداری کە ئێستا لە کوردستان کۆمپانیا حیزبیەکان دەستیان داوەتێ و بەهۆیەوە دەستیان بەسەر زۆرینەی کایەکانی ژیان داگرتووە. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.